ناوەندێکی ئەکادمی لە رووسیا موزیک و ئامێرە کوردیەکان بۆ پرۆگرامی خوێندنی زیاکات دیارە لە ئێستا بە خۆشحاڵیەوە چەند کورسێکیشی ئامادە کردووە بۆ ئەوەی کە بەشێک لەو هونەرمەندانی یاخود موزیسیانانەی کە کوردن دەرفەتی ئەویان هەبێت بتوانن بچنە رووسیا و لەوێ لەو ناوەندە ئەکادمیە پەرە بە خوێندنەکان بن. گفتوگۆکەم لەسەرم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز ناوێ قەورامی کە بەڕێزیان وتەبێژی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی کوردستانن. کاک سلااوت لە بێ کاتت باش بە. ئەم کاتی ئێوە باش و هیوادارم سەرکەوتوو. زۆر سپاس بۆ بەڕێزێ. دەستپێگەمێ بزانم کە ئەو بانگێشەیە چۆنە بۆ ئەوەی کە بەشێک لە هونەرمەندانی کوردیش دەرفەتیان هەبێ بچن لە ناوەندێکی ئەکادمی لە رووسیا پەرە با خوێندنەکان بن و هەروەها گرنگی بۆ بابەتە بن. بەڵێ وەک جەناب تەزانی کۆنسێڤاتۆریای چایکۆفسکی دووەمین گەورە پەیمانگای موزیکە لە وڵاتی رووسیا. ئەم پەیمانگایە لە 1 ساڵی 1886 بە ناوی کۆنسێڤاتۆریای ئیمپراتۆریای مۆسکۆ دامەزراوە. ساڵی 1970 چایکۆفسکی دەوێت ئەبێتە مامۆسای تیۆری هارمۆنی دوای ئەوەی کە لە دنیا نامێنێت ساڵی 1940 کاتێک ئەم ناوەندە دووبارە تعمیرەکەنەوە ناوەکەی ئەگۆڕن لە کۆنسێڤاتۆریای ئیمپراتۆریای مۆسکۆ بۆ کۆنسێڤاتۆریای چایکۆفسکی. ئەلبەتە ئێمە لە 13 تشرینی یەکەمی ساڵی 2023 شاندێکی وەزارەتی ڕۆشنبیری و داوان بە سەرۆکایەتی خودی جەنابی وەزیری ڕۆشنبیری و داوان سەردانی مۆسکۆی کرد. ئەم شاندە کۆمەڵێک چالاکی و دیداری جۆراوجۆری هەبوو. یەکێک لەو دیدارانەی کە هەبوو لە کۆنسێڤاتۆریای چایکۆفسکی بوو ئەوەی جێگەی خۆشحاڵی بوو ئەوەیە کە لە ساڵی 1986 دامەزراوە هەتا ساڵی 2023 یەکەمین شاندی کوردی بووین ئێمە کە سەردانی ئەو ناوەندەمان کرد. ئەو ناوەندە ناوەندێکی زۆر گرنگە، گرنگی بە میوزیکەدا لە ڕووی تیۆریەوە لە ڕووی هارمۆنیەوە لە ڕووی پراکتیکیشەوە. بۆیە لەو دیدارانە کە هەبوون جەنابی وەزیری ڕۆشنبیری و داوان قسەی لەسەر گرنگی و ڕەسەنایەتی میوزیکی کوردی کرد. بۆیە خاتوو مارگرێتا ئیڤانۆڤێتە کەراتیکیا کە بەرپرسی با بڵین هاوکاری نێودەوڵەتی ئەو کۆنسێڤاتۆرەیە زۆر دڵخۆش بوو بەو باسە. ئەو لێدا ئەوەی وت دوو خاڵی وت کە زۆر گرنگ بوون. یەکیان ئەوە بوو وتی ئێمە پێشتر میوزیکی کوردیمان لە ڕێگەی ئەو شاندانەوە ناسیوە کە لە ئێرانەوە ئاهاتن و هەندێک میوزیسیانی کوردیان لەگەڵا بووە، هەندێک قسەیان بۆ کردوین. دووش باسیەوەی کرد کە ئەمە یەکەمین جارە شاندێکی کوردی دێتە ئێرە. دوای ئەو گفتوگویانە ئێمە باوەیەک پێش بەڵێ کاک نامەقەمە پرسیاری ئەوە بکەم چی وای لە ناوەندێکی ئەکادمی کردووە لە رووسیا کە لە ئایندەیە بەشێک لە موزیکی کوردی بکەن بە پرۆگرامی نێو با بڵین پەیمانگاکەی خۆیان. دوو هۆکار هەیە. یەکیانەوەی ئەوان بۆ خۆیان پەیمانگایەکن ڕۆژهەڵاتیشن بۆیان گرنگە میوزیکی ڕۆژهەڵات بە هەموو جۆر و ستایل و شێوازەکانیەوە دیراسە بکەن. ئەمە یەک. دوو ئێمە کە کاتێک ئەو شاندەی حکوومەتی هەرێمی کوردستان کە چووە رووسیا دوو موزیسیان بوون کۆنسێڤاتۆریای چایکۆفسکی موزیکی ئیلهامی بە ئامێری ئەمە بووە جێگەی کە ئەوان پێشنیاری ئەویان کرد کە گروپێکی لەم جۆرە ئێمە لە هەرێمی کوردستانەوە ئامادە بکەین لە زۆرێک لە شارە گەورەکانی رووسیادا کۆنسێرتیان هەبێ بۆ ئەوەی کە خەڵک گەورەی و عەزەمەتی ئەم میوزیکە تێبگات چۆنە و چۆن نییە. باشە. ناوەندەکە ژمارەیە کورسی بۆ فێرخوازان واتە بۆ موزیسیانانی کورد دابینەکات. ئینجامێ بپرسم بزانم ئێوە بەڕێستان وەکو وەزارەتی ڕۆشنبیری و هونەری با بڵین کوردستان ئاگاداری ئەو مەرجانن کە
پێویستە کات لە نێو فێرخوازانە هەبێت بۆ ئەوەی کە بتوانن ئەوانیش با بڵین داوای خۆیان پێشکەشکەن بۆ ئەوەی لە ئایندا بتوانن ببنە خاوەنی بڕوانامەی ئەو ناوەندە ئەکادیمیە؟ بەڵێ ئەزانی ئەم ناوەندە ناوەندێکی تەنیا ئەوە نییە تۆ نمرەیەکت هەبێت و بتێ بچیت لەوێ بخوێنیت ینی ئەوەی کە ئێمە لەوێ بۆمان باسکرا هەندێک جار کەسێک لە وڵاتێکەوە چۆتە ئەو کۆنسێرڤاتۆریای خوێندوویەتی کە پلەی باڵای زانستی هەبوو لە هونەرەکانی میوزیک و گۆرانی وتنە ئەوێ زۆرتر ناوەندێکی پراکتیکی فێرکاریە و لەسەر ئاستی رووسیا و لەسەر ئاستی جیهانیشە ئاعتیبارەکرێت بۆ ئەوە بۆ ئەو ناوەندە کاتێک کەسێک کە دەرچووی ئەو ناوەندە بێت لە ئاستی نێونەتەوەیە کە بە کەسێکی زۆر باش و پێگەیشتوو ئەناسرێت ئەم بەڕێزانە ئێمە داوامان لێکردن لەو کاتەیە کە لەوێ بووین جەنابی وەزیری داوای کرد کە حەقە گرنگی بە میوزیکی کوردی بدرێت و حەقە با بڵێن ئارەزومەندی میوزیسیانی کوردی بێتە دی لەوەی کە بەشداری لە لەم با بڵین ناوەندەدا بکات لەم پەیمانگایەدا بکە ئێمە دواتر ئاگاداریان کردینەوە کە ئەوان ڕەزامەندیان داوە لەسەر داواکەی ئێمە ئەویش لە سێ خاڵە خۆیەگرێتەوە ئەوەی کە ئەوان با بڵین پەسەندیان کردووە یەکیانەوەی ئامێرە موزیکیە کوردیەکان ئێمە بۆیان دیاری بکەین کە کام ئامێرانن کە ئامێری میوزیکی ڕەسەنی کوردین بۆ ئەوەی ئەوان لە پەیمانگاکەیانە دایان بنێن بۆ ئەوەی کە توێژەرانی بواری میوزیک بێن توێژینەوە لەسەر ئەم ئامێرانە بکەن کە ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە هەتا لە کاتێکە بەڕێز فەرید ئیلهامی تەمبورەکەی دەژەن جەنابی وەزیری ڕۆشنبیری و لاوان و جەنابی کاکفەریدیش بۆ خۆی نەبزەیەکانی کورتەیەکیان لەبارەی تەمبور باس کرد کە لە بەردەنووسەکانی ئیلام و شوشدا پێش 1000 ساڵ ئەم ئامێرە بەکار هاتووە یەکێکە لەو ئامێرە ڕەسەنانەی کە ئێستا هاتووەتە ناو باوەڕی ئاینیشەوە تەنیا لە هونەری میوزیکی مەجلیسیا با بڵێن نەماوەتەوە هاتووەتە ناو باوەڕی ئاینیەوە کە یارسانەکان ئەمڕۆ تەواوی ترادیسیۆنە ئاینیەکان ڕێوڕسمە دینیەکانیان بە تەمبورەوە بەڕێهەبن و پیرۆزی ئەوەی لەلا هەیە ئەمە یەکیان دووەم جەنابی وەزیری ڕۆشنبیری وەکو عەرزم کردن داوای ئەوەی کرد کە مەسەلەن لەبارەی میوزیک و هونەری کوردیەوە دیسان هەم فێرخواز پەروەردە بکرێت هەم توێژینەوە بکرێت و ئەوانە ئێستا ئەوان دیسان ئەوەشیان قبول کردووە کە لە پاڵ ئامێرە موزیکی ڕەسەنەکانی کووردا موزیکی کوردیش بخرێتە بەر لێکۆڵینەوە و توێژینەوە و هەروەها لەسەری بخوێنرێت و یەکتر لەو خاڵانەی کە ئەوانینیان کردووە با بڵێن ڕەزامەندیان لەسەرداوە ئەوەیە کە گروپێکی موزیسیانی شارەزا ئەنێرنە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە لەگەڵ ئۆرکسترای کوردستانە هاوکار بن بۆ ئەوەی کە زیاتر و زیاتر گەشە بکات پێم وابێت ئەمانە هەنگاوی زۆر باشن. زۆر باشە کاک نامێق ئەنجامێ پرسیاری ئەوە بکەم بۆ پێی کە ناوەندەکە ئەکادیمیە و ناوەندێکی بە بڵین جیهانیشە و ئێوەش ئەو دەرفەتتان دروست کردووە لە نێوان موسیانانی کورد و ناوەندێکی ئەکادیمی لە رووسایە ئەنجا پێم خۆشە لێرەوە بە ئەو فێرخوازانە کە ئەیانەوێت بەشدار بن لە ئایندەیە مەرجەکان چین و ئەگەر بیانەوێت پەیوەندی بکەن لە ڕێکیەوە ئەتوانن کە پەیوەندی بکەن و بتوانن کە ئەوانیش لە ئایندەیە لە نێو ئەو ناوەندە ئەکادیمیە ببنە خوێندکار و بڕوانامە بەدەستبێنن. تۆ زانیت ئێمە لە هەرێمی کوردستانە وەزارەتێکمانەیە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیە ڕاستە ئێمە وەک وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئەم هەنگاوەماننا ئەم دەرگایەمان کردەوە بەڵام دواتر ئێمە بە هەمانگی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیە ئەم باسە ئەەکەینەوە ئەوان سەرپشکە بن لەوەی بەپێی ئەو یاسا و ڕێسا ئەکادیمیانەی کە هەیە ئەتوانن ئەوان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا حتمەن لەم بارەیەوە ڕێنمایی دەرەکات بۆ ئەم بابەتە. زۆر باشە ئەم هەنگاوەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی هەرێمی کوردستان تا چەند گرنگە بێت بۆ جارێکی تر با بڵێن بردنە دەرەوەی بەشێک لە ئامورە میوزیکەکان و ئاشنابوونی بەشێکی تر لە گەلانی جیهان و ئەوش کامای دڵخۆشی ئەوەیە کە موزیکی ڕەسەنی کوردی ببێتە منهەج و ببێتە بابەتێکی گرنگ لە نێو ئەکادیمیایەکە و بخوێنرێت.
خۆی زۆر گرنگە ئێمە ئەگەر تەماشا بکەین بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە هەتا ئێستا ئێمە هەوڵمانداوە فەرهەنگی گەلانی تر بهێنینە ناو خۆمانەوە بە تایبەتی لە وەرگێڕانە لە میوزیکە لەمانە ئێستا زۆر گرنگە کە ئێمە با بڵین هەناردەی کللتوری خۆمان بکەین بۆ گەلانی دنیا گرنگە پەیمانگایەکی وەکو پەیمانگای با بڵین چایکۆفسکی بێت دیراسە لەسەر میوزیکی کوردی لەسەر ئامێرە میوزیکەکان بکات پێم وایە کە ئەمەکردنەوەی ئاسۆیەکی زۆر گەورەیە بەڕووی گەلی کوردستانە و بە تایبەتی بەڕووی هونەریە و وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆی بە با بڵین خاوەنداریەتی هونەر و کللتور و ئەدەبی کوردی ئەکات بۆیە لەم چوارچێوەیەدا ئەم هەنگاوی ناو پێم وا بێت کە ئەمە ئەچێتە مێژووەوە کە بۆ نمونە لەم سەردەمەی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم هەنگاوی نابوو ئەوەی کە میوزیکی کوردی بچێتە ناوەندێکی جیهانی ئاکادمیەوە بۆی هەم توێژینەوەی لەسەر بکرێت و هەم بخوێنرێت. زۆر باشە کاک نامیقەمە پرسیاری ئەوە بکەمەوە کەسانەی کە خاوەنی بڕوانامەی بەرزن لە نێو بواری میوزیکە بە شێوەیەکی گشتی و لەگەڵ ئەو کەسانی کە خاوەنی کتێبن یاخود خاوەنی توێژینەوەی زانستین ئەمانە چانسی زیاتریانە بێت لەم ناوەندە وەربگیرن یاخود ئەمانە مەرجنین؟ وەڵاهی ئەوان ئێمە کە چون پرسیارمان کرد مەرجی ئەوان دووشت بوو یەکەم ئەکادیمی بوون بوو دووەم ممارەسە بوو وتیان ئێمە گرنگ نییە بۆ ئێمە کە قوتابیەک خوێنکارێک بۆ نمونە ماستەری هەبێ بەڵام ینی هونەرەکە نەبوو بێتە خەمبووی نەبوو بێتە پیشەیەکی سەرەکی بۆی وتیایە قوڵ نەبوو بێتەوە بۆیە ئەوان هەردوو مەرجەکەیان بەلاوە گرنگە چونکی عەرزم کردید بەشێکی خوێندن دەوێت تیۆریە و بەڵام بەشە هەرە گەورەکەی ئەوەی کە ئەوان ئیشی لەسەرەکەن بەشی پراکتیکە ئەوە لایەکی تریشی من ئەمەوێ ئێرە بە دەرفەت بزانم بۆ کە بانگەوازێک بکەم بۆ ئەو نووسەرانەی ئێمە کە لە بواری هونەرەکانی میوزیکە بە تایبەتی لە بارەی ئامێرە کوردیەکانەوە توێژینەوە و کتێبیان نووسیوە داوایان لەکەین ئێمە لە ئاگاداریەکەی وەزارەتی ڕۆشنبیریشە داوای ئەوەمان کردووە بتوانن کتێبەکانیان بە شێوەی PDF ئەگەر بە کتێبیش نەبێت بینێن بۆ ئێمە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەمانە بنێرین بۆ ئەو پەیمانگایە بۆ ئەوەی کە لەسەری ئیش بکەن و بتوانن کە ببێتە بناغەیەک یان بێتە کەرەسەیەک بۆ ئەوەی کە لە ساڵی داهاتووە ئەو دەرگایە بکرێتەوە بۆ توێژینەوە لەسەر ئامێرە میوزیکەکانی کوردی. سپاس بۆ بەڕێز نامی خەورانی وتەبێژی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان کە لەم بەشێک کورسات مەگەزینە لەگەڵمان بووی بۆ هیوایم کە بەشێکی زۆر لە هونەرمەندان بتوانن کە لە نێو ئەم ناوەندە ئەکادیمیە ببنە خاوەنی بڕوانامە و زیاتر لە ئایندە سوود بە موزیکی ڕەسەنی کوردی بکرێت.